ئێمە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان دانەی هەموو لە کێشەیەک و دەستدرێژیەک دەکەین بۆ سەر خاکی هەرێمی کوردستان بە تایبەتیەوە ماوەی چەند ساڵێکە لەشکری سوپای تورکیا و ئێران کە سنوور دەبەزێن و دێنە سەر خاکی کوردستان بە بیانووی ئارەزە و بەبانی پەکەکەەوە دیموکرات و کۆمەڵە بەڕاستی ئێمە ئەوە محکومی دەکەین بە کارێکی باشی نازانین ئەوە دەستی وەردانە لە سەر خاک بووی وڵاتێکی تر ئێمە هەرێمی کوردستان هەرێمێک و سەربەخۆی خۆی هەیە نەئەکرا دەوڵەتی تورکیا بەو شێوەیە بێت ڕز و باخ و دێهاتەکانی کوردستان بسووتێنێت و شەلم و کوێرم دەست نەپارێزێ هاوڵاتی بێ هەژار شەهید بکە و ڕز و باخەمەم سووتێنێ بەڕاستی ئێمەوە بە کارێکی ڕاستی نازانی و محکومی دەکەین. خۆی ملت دەسەڵاتی چی میلەت ئەوەنە دەسەڵاتی هەیە لایەنە سیاسەکان دەسەڵاتیان ئەوەنە هەیە محکوم بکەن من لێرە داوا لە هەموو لایەنە سیاسەکان دەکەم داوا لە خەڵکی کوردستان دەکەم ئەو دەست درێژەیە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان محکومی بکە بە تایبەتی حکوومەتی عێراق حکوومەتی فیدراڵی عێراق ئەوە کاری ئەوە تا ئێستا کوردستان هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق حەقی وایە دەوڵەتی عێراق ئێستا حکوومەتی فیدراڵی عێراق تەداخل کە لەوەی کە ئەوە سنوور بەزاندن ئەوە کاری ئەوە نییە حەقی ئەویان هەیە داوا بکەن بە ڕاوێژ بە وتوێژ لەگەڵ دەوڵەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەر شتێکیانەیە نەک بەو شێوەیە ئەوە بێن و خاکی کوردستان داگیر بکەن و بیسووتێن و بەڕاستیەوە کارێکی خراپ و میلەتی کورد چەندین ساڵ لەژێر تۆ بوو تیارە و ڕەحمی حزبی بەعسا بۆ تا چەند ساڵێکە هەناسەیەکمانەوە بەڵام ئێستاش ئەبینین بە ڕۆژانە ئەبیستین فڵان دێ کاور کرا فڵان دێ بەردەمان کرا فڵان دێ ئێران داگیری کرد تورکیا داگیرە کرد بەڕاستی ئەمە مەترسیدارە کارێکی مەترسیدارە بۆ سەر هەرێمی کوردستان. ئێمە وەکو پێشمەرگەیەکی دێرینی ئەم کوردستانە بەڕاستی زۆر نیگەرانین زۆر بەڕاستی کارێکی قێزەونە بەڕاستی ینی شتێکی هەموو ملەتی کورد لە سەتانەوە گشت ناڕزایە بەڕاستی کارێکی زۆر ناڕەوایە بەرامبەر ئەم ملەت ئەکرێ هەر کەسێک پێی باش بێ ینی بەڕاستی ئەوە نە کوردە نە هەستێکی کوردایەتیش لەینێت بە پێی توانای خۆمان بە پێی علامە بە پێی توانای بە هەر وەسایلێک کانێتمان هەبێ بتوانین بەرپەرزدانەوەی بدرین زۆر پیرۆزە. ئێمە بە هەموو درێژایی هەموو عمری خۆمان لە پێناو ئەم خاک وڵاتە جەنگاوین هەموو گەنجایەتی خۆمان لە پێناو ئەم خاک وڵاتین ئەمڕۆکەش بە پێی توانای خۆمان بە پێی جەستەی ئەوەی تاقی لە خۆمان تیامانە هەر دژمن هەر کاتێک بەرە ڕوومان بێتەوە توانین بەرانگری بینەوە. دژمن هات باپنواچ تورکیا جەگەی کەسی دژمنترە ئانێ ژیانی نۆ دژمنەکەی خراپترە ئەوانە ئامای تورکیای داگیرکردەی خاک و کوردستان نەکداگرێت ئامان گەنجینە و گود و کوردستان و عێراقی بەرەونە بە غازە بە نەوتەفاانی ناواچ پەکەکە بەهانینە پەکەکەش خۆ کۆدا ئێمە وەختمی پێرمەجی من ئێرانە بێن ئێران یارمەتیما دێنە دێنە حکوومەت و باسی ئەی تویستەم براکە تا بێپاڵن جێشی تورکی مارینێ سەرش بنەواچ پەکەکە کووردا ئێمەش کوردێن وەلێم هەچکە یادی دژمنی بوو دژمنەکەی خراپترە. والله من إدارة خاصة إدارة شكل والله هاد بس كل فنمنا وشا دشمن أمان خاك والله من بعمل يسبيه أقل طلال واش مش من يادي أبي أكل ده من نجي دشمن كيدين أولا شو كود فكيف عزيز وجا كودي إتجاه كده يادي دشمن يبو دشمن كي خراب ترى بس الوالد تقول نوتو غاز وكردستان يعني بس يعني مش بيعتاد شمال به باپنواچ ئەگەر دەوڵەت و عێراقی نێوەجووە کوردیش هاوپەیمانی دروست نەکەم سوڵتان چەمچەماڵ بێ ئابی لە غازا بێ لە نەوتا داگیر کرد بەس پەکەکە نیە پەک چیە پەک سەوا پەکی لابەر خواز دێڵەوە مەدێڵەوە چن ما عسکەرێک دیێنێ لە کوردستان پێی منش دێنێ پەکی نێنێ ئەو خاکە و نۆتەکی کوردستانی دێنێ پێی ئاغازیە بشا غازیشە بەرەوە ناوانێ ئەگەر من دەستکێشکرد نەبوو ئامەتاوە بێ والله من يناچني أنا بس كل من يناچني أنا أنت هالشيء يناچنيش خازن مكو باش روح ركش بيزارم چش سالم تواكل أنا باش تبلا كودا كاجلو باش تو زمني نجي زمن هاد زمنها نوانه توجا باش تبلا كنا نجي بخوا باش تو هيك كسي ما جي باش تبلا كنا نجي أنا